ئەوەی کە بە تایبەتی دەماوەی ساڵانی قەیرانی داراییە لە 2013 تاوەکو 2010 ئەوەی کە تێبینیمان کرد پێمان وا بوو کە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران وازیێنا بەڵام بە تەکید ژمارەی تەواوەتیمان نەبوو و هەروەها لە بەڕێوەبەراتی پەروەردی چەمچەماڵیش ئامارێکی وا نەبوو بۆیە بە پێویستمان زانی کە توێژینەوەیەکی ورد ئەنجام بدەین لەو بارەیەوە بۆ ئەمەش بۆ زیاتر دەرخستنی هۆکارەکانی وازهێنان تاوەکو بتوانین لە ڕێگەی دەرەنجامەکانی توێژینەوەکەوە بگین بە دیاریکردنی هۆکاری سەرەکی و هەمووکو ئێمە کە لە ڕێگەی ئەم سیمینارە و ڕاستپاردەکانەوە کۆکردنەوەی پاشان راپۆرتی کۆتایی و توێژینەوەکەمان ئامادەیە و دەدەین بە لایەنە پەیوەنددارەکانی وەزارەتی پەروەردە و دامەزراوە پەیوەنددارەکانی ئەم سنوورە و تەنانەت هەوڵەدەین بیگەین سەروی خۆمان و پەرلەمان و پەرلەمانتارە بە ڕێزەکان لە لیژنەی پەروەردە چونکە ئێمە پێمان وایە ئەو ژمارە خوێندکارێک کە وازی هێناوە یعنی لە ماوەی تەنها ساڵانی قەیرانی داراییە 2327 خوێندکار وازی هێناواتە لە هەر 100 خوێندکارێک 6 خوێندکار وازی لە خوێندنی هێناوە.